ئەرێەوە چی کارمەندێکن بۆ خاتری خوا خەریکە دڵمە تەقە لە دەستێەوە ئەوە شەوکەتەفەنی لە چاو منە دوێنە دەستی بەکار کردووە خاوەنی 6 ملیۆن دلارە من چەند ساڵە ڕائەکەم تا ئێستا 4 ملیۆن دلارم هەیە ئەوە وەکالەی کاشی تورکی وەرگرتووە ئەو ماوەی ئەبێ بازار کۆنتترۆل بکەم خوام لەو خوایە بە دڵی من نەجوولێنەوە دەی بەسە پیا و حسابێکی بۆ منیش بکە آخر بە قوربان وا تەلەفۆنم لەگەڵا مەشغوڵی ئیش و کارم ئەوەش زەرورە گوێ بگرە کەریم سبەی شەو سعات 3 هەموو کارمەندەکان لە مەخزن ئامادە بن بەبێ دواکەوتن باشە دەی بەسە پیاوەکە دەی بەسە بووە ئەخی حسابێکی بۆ منیش بکە ئاخر نازە گیان من گیانی تۆ نیم پارە گیانی تووە زرد گیانی تووە ئیش گیانی تووە بەسیە تەواوی کە ئەم من دەڕوومەتر نازە گیان دوو مەڕۆ هێک دەقە بۆستە نازە گیان تۆ بیری زۆر لە پارەیە ئەتوو گوێم لێ بگرە مەڕۆ نازە ئەی هاوار ئەرێ وە بانانەوە گیانەوە بانانەوە ئەرێ بە بانانەوە ئەرێ توخوە دەپارانەوە ئەرێ بەرتیلیانەدا توخوە ئەپارانەوە ئەرێ شەمام و خاڵ شەمام شلێکی و نەردوومە بۆ مایە سارەدە و فێنێکی نەردوومە بۆ مایە سارەدە و فێنێکی ئەوە چییە و سەوتە ئەوە چییە و دەنگە ئەرێ تۆ بولبولی تۆ کەوی تۆ چریکەیت ڕەزیانە وەگوڵە وەڕێحانە ڕەزیانە وەگوڵە وەڕێحانە یار بۆ دەنگی نایە لەو سەر و هەیوانە لەو دەر و هەیوانە بەخوا دڵم خۆشە با بچم سەو ئینجانێتر بێنم هەستا بەرەوە گیانەکەمێ وەرە نازدارێ هەستە وەرە گیانەکەمێ هەرێ ناس و نازدانێ مەکە نایتوانێ موسیبەتێکی قەومێنی ڕاوەستە چی بەرم ناسکە و نازدارەیەم هەستە و با بڕۆین ناستە و نازدارەیەم ئەرێ هەستە و با بڕۆین بۆ سەیرایان بۆ لای بامێ و باینجان ئەرێ کە دڵم خۆشە بەخوا خۆشە باچم تۆزێ ئاوی ئاو شەتڵانە بم خەریکە وشکە بێت با بڕم بلارم لاسی لەی قبرایان هاوایارایە الله لەو دەنگە ئاکەمە بمە تەنێ لای یاسێدایارایە دەوەرە ئەمە لە چییە وەرە ساحب ئەو هەموو سەرۆت و سامانە بی ئەمەنە دڵە خۆش نەبێ نەکبەت و قوربەسەرێکی وەک ئەمە لای من تا ئێوارە ئیشەکە آخر ساحبی هیچ تێگریت ئەم دڵخۆشیە لە چێم وەرەی دەچیە ئەوە یارایە و سەلام عەلەیکوم بەردەوام بە نا تازە جەنابەت هاتی بەخوا لە ڕووم نایە ئەولادم هەرە بێبێ مستەحیلە بێڵم نە بەردەوام ئەمانە دکتۆر عەمر و چاوەمە دکتۆر داردەیەم چاراکایە دەبنووسە بۆ لای قازی بڵێ ئەو گوڵە مارەکە شەق ئەو گوڵە مارەکە ئەوە دڵەکەمە دای بەخۆش مامۆستا لە پێنجی بەیانی من دڵم خۆشە ئەی لەخوا بەزیابێ بەس پێچێ گۆرانی و مەقامی باش بزانێ خوا گۆرانی وام لایە جارێ مەقام بڵێم هەم خۆم دانیشم بە دیارەوە قوڕە پێوە وەرە دانیشە بە ناریشنەوە مەقامێکم بۆ بێوەرە ئاخ مستەحیلە مەقام دانیشە بە دانیشتنەوە مەقامێکم مامۆستا مەقامە بۆ ئەڵێم بەڵام لەسەر مەسئولیاتی خۆ دەستکەی بە گریان خەڵک کۆبێتەوە من حەقم نییە بەسەرەوە نا دە مەقامێکم بۆ بڵێ با بزانم چۆنە مش دڵم خەمبارە باشکەم تۆزێ لە خەمەکانم بڕەوێتەوە بەس تو سەری من مەگری نا بەردەوام بە بۆی هەستم مامۆستا نا بارەکەڵڵا دەست خۆش بێ باشە پرسیاری مام ساویر ژیان مامۆستا من ڕۆژی چەنە دەم بە تۆ 20,000 خوا نەیبڕێ باش من ئەو هەموو سەرۆت و سامانم هەیە ئەو باخە گەورە و گرانم هەیە خوا نەیبڕێ ئەو هەموو شتم هەیە ئەمەنە دڵخۆش نیم بەس بزانم تۆ کرێکاری تا ئێوارە بە 20,000 دینار ئەم دڵخۆشێت لەکوێ
مامۆستا دڵخۆشیەکە کە هات یەدی ترخۆ علاقی بە هیچەوە نییە بە پارەشتەوە نییە. چۆن ئەی علاقی بە چیوە هەیە؟ ئەی چۆ من ئەو 20,000 بەشی شمەکاو لەخوا بە زیابێت و لێشم زیایە. آخر بەس پێم بڵێ 20,000 ئەدەی بەچی؟ سەیریکە 5,000 بە ژیانی ماڵ و مناڵم، 5,000 ئەم بە خواردن و خۆراک بۆ ماڵ و مناڵ، 5,000 ئەم بە قەرز، 5,000 ەکەم بەڕای خوا مۆلی پێغەمبەر. باشە مام سابیر 5,000 قەرز و 5,000 خواردن و 5,000 خێر و 5,000 ماڵ و مناڵ و من تێناگەم ئەتوانی جوانتر بۆم ڕوونکەیتەوە؟ بۆ ڕوونەکەم بەڵام لە پێشە مەقامێ نەڕۆی؟ نەنە بە قوربانە بمواز لە مەقام بێنە بەس تێم گەێنە بزانم ئەمە چییە؟ مامۆستاجان 5,000 کە ئەڵێم بۆ ماڵ و مناڵم و بۆ ژیانی خۆم ئێواران شتی پێکردم و چمەوە ماڵەوە. 5,000 بۆ خواردنی مناڵەکانە کە ئەڕۆم و خۆ بێشتێکم پێ بای 5,000 شتمەکەکردم بۆ مناڵەکان کە ئەژڵێم 5,000 ئەم بە قەرز ئەوە هی دایک و باوکمە من قەرزاری ئەوانم زوو ئەوان منیان بەخێو کردوێستا ئەوان پیرن بۆ ئەوان خەرجەکەم ئەوە قەرزەکەی ئەیەمەوە 5 کە ئەڵێم لە ڕای خوا مۆلی پێغەمبەر ئەوە قەرزە ئەیەم بەچێ دوو خوشکم لە ماڵەوە کەوتووە ئەیەم بەوان کە گەورە بوون ئەوانش حەق بۆم نەکەنەوە ئەوە مەسەلە. ئەی ئافرین بۆ خۆت ئافرین بۆ عەقڵ و بیرکردنەوەت ئەی ڕەحمەت لەو شیرت. مام سابیر یەک تەکلیفێکم لێت هەیە بەس بە هیچ شێوەیەک ڕازی نابم تەکلیفم ڕەت بکەیتەوە. یا ئەڵڵا خێر. ئەزانی چییە؟ ئەمەیە ببی بە ڕاوێژکاری من بۆ دووشت. یەکەمیان ببیتە ڕاوێژکاری خێزانیم ئاگاد لە ماڵ و مناڵ بێ، دووەم ببێتە ڕاوێژکاری ئەم نەمامگەیە ئەم مەشتەلە بیبەیتە ڕێوە بەس بە تۆ دەکرێت. مامۆسایسەگە بوو تا ڕاوێژکاری مۆسیقا و مەقام و گۆرانی ئەموو بیرێکی لەکەم بەڵام بۆ ئەوەیان بەخوا داوای لێبوردنە لێک بوو جارێ ببم بە هەر ڕاوێژکارێک بە حەجلا هەر کەسێک بەخوا ماڵ و مناڵم بە فەرامۆشەکەم دایک و باوکێکم هەیە لە ماڵەوە کەوتووە پێویستیان بە منە یارمەتیان بەم داوای لێبوردنە لێکەم زۆر خەجاڵەتم. وەرە ناوچوانت ماچکەم. ماجعتیادیە. ئافرین بۆ خۆت. مامۆستاجان با برای خۆش یەک شت پێ بڵێ. بەڵێ. دڵخۆشی نە بە گیرفانە و نە بە سەرۆت و سامان و پارەیە. بە دڵە و بە تەبایی ناو ماڵە. جا براشە یەک تەکلیفی لە تۆ هەیە. فەرموو. ئەم ئینجانەیەم بۆ بگرە. بۆچی بگرە؟ دە تۆ بیگرە؟ ئەوە گرتە. گرتێ؟ دەداینێ تۆ داینێ چۆنی دەزەن مامۆستاخوا حافیز گۆزاکەی هاڵگەیەت یاکسارە بۆکانی داینێ. ئەی خۆزگەم بە خۆت. مەستم دەبڵێ مەستم کوژراوی چاوی مەستم کوژراوی چاوی واللهی سێ ئەو مەشەدەم کرد ئەو تۆزەی تیاما بۆ حەزم کرد وەکو فەقیرەکە بکەم چکە دایمە فەقیر جوانترە. زۆر باشە مامۆستا بەڵام ئێستا ئەو مەشەدە کۆتایی هات تیاما بۆ باشە تو زانی زۆر ینی گەلە بەغەڵە لە خۆت گەیشتی برێ لۆ وە دەزانی دەنگت گەلە خۆشە من ئارێ وەڵڵا گورە بە شەرەفم دەنگت گەلە ناخۆش حەیرانێ بڕۆین نا حەیرانیش سەقەت مەکە